لەلای خوێنەرانی کورد لەلایە دیوانی کورد تۆ هەواڵ پرسی هەموو کەسێکی باشی مامۆستا گیان کە سوالمەکەی زۆر مەمنون تەبم. مامۆستا گیان من لە خزمەت جەنابتا جەناب لای ئێمە ئینسانێکی قەدرگرانی بەڕێزی ساحێبپایەی هەچی بە ئێمە بکرێ خزمەتت دەکەین. سپاس دەکەم تۆ مەمنونی ئێوەم. ئەمە نیشانەی وەفاییە، نیشانەی قەدردانینی ئەدیب و وشەی کوردیە. ئەمان کەم جار ڕووی داوان بەڕاستی لەناو کووردا بەداخەوە کەم ڕووی داوە. من سپاسی ئێوە دەکەم، نازانم چۆن سپاسان بکەم، نازانم. گەورەی خۆتان نیشاندا، ئێوە هەمیشە گەورن. مامۆستا گیان ئێوە گەورن، ئێمە خزمەکاری ئەو کوردستانە و ئەو خەڵکەین. جەنابیش یەکێکی لەوەی زۆرت بۆ ئێمە کردووە، سایە و لە سەرمان کەم نەبێ یا ڕەبی. سپاسان کردو ئەوەتان سەلمان بۆیە من زۆر بەختەوەرم کە هەواڵە پەسەند، زۆر بەختەوەرم کە یەکێکی وەکوێوە کەسانێکی وەکو تۆ هەواری دووری منە پرتت کە یەکتریمان دەجیۆ. ئەوە وازیبە مامۆستا. ئەو پەڕی بەختەوەری منە، ئەو پەڕی خۆشی منە. ئەمە دنیا من قەلەمم گەلەکەوە هیچم نەگەرێک. سپاسان دەکەم. ئەم بێتاقەتیە کوشتمی، بێتاقەتم کاکە برا، بێتاقەتم نازانم چیە ئەمە، نازانم. مامۆستا گیان هەرچی پێویست چی بە ئێمە بکرێ خزمەتت دەکەین و خزمەکارت دەبین، لە سیحەتت پرسیار دەکەم. وای چەند قسەیەکی گەورەت کرد، وای چەند بەختەوەرم کەوا دەڵێ، وای چەند ئازارم کەمە بێ کەوا دەڵێ، ئای چەند ئازارم کەم دەبێ کەوا دەڵێ. زۆر سپاسان دەکەم، زۆر مەمنونم. ئێمە مەمنونی جەناب. حەسەن پێویستم تێبێ ڕوو لە کەسانێکی وەک تۆکەم، ڕوو لە کەسانی تر ناکەم، ڕوو لە کەسانی تۆ وەک تۆ دەکەم، ڕوو لە کەسانی تر ناکەم. زۆر مەمنون. لە خزمەتتا مامۆستا گیان هەرچی بە ئێمە بکرێت سیحەت چی بە ئێمە بکرێت بە کاک فەریدون ئەڵێم بۆ جێوەجێکەم قوربان. مامۆستا گیان جەناب لای من گەورەی بەڕێزیت خۆشەویستیت خزمەکارتین، هەرچی بە ئێمە بکرێت لە خزمەتتان مامۆستا گیان. مەمنونتم جەنابە گەورەی ئەوەندە خزمەتی وشەی کوردی کردووە بۆ ئێمە، شایەنی ئەوەی کە مامۆستا گیان ئێمە خزمەتت بکەین. ئێمە مەمنونی جەنابی مامۆستا گیان. هەمومان خزمەکاری ئەو میللەتین مامۆستا گیان. مەمنونتم مامۆستا گیان، کاتێکی خۆش. زۆر سپاس، کاتێکی خۆش مامۆستا گیان. کەسانێکی وەک جەنابەت هەواڵ